هاتنی پەتای کۆڕەنا و ڕاگررتنی تەواوی سێکتەرەکانی ژیان کەرتی گەشت و گوزار و بواری فڕۆکەوانی بێبەش نەبوو لەم ڤایرۆسە وە خاوەنی کۆمپانیاکانی گەشت و گوزار و فرۆکەوانی ئاماژەیان پێدا ماوەی زیاتر لە 3 مانگە دەرگای کۆمپانیاکانیان داخراوە وێڕای بێکاربوونیان و زەرور و زیانی زۆرمان پێگەیشت دەشڵێن داخستنی فرۆکەخانەکان و کونسەڵگەریەکان کاریگەری ڕاستەوخۆی هەیە لەسەر کاری ئێمە چونکە کارمان پەیوەستە بە هاتوچۆی گەشتیار و بڕینی بلیت و فرۆکەخانەکان. لە 15 ئێمە کە کەرنتین کراین هەموو گەشتەکان ڕاوەستا کۆمپانیاکانی گەشت و گوزار هەموو داخران هەتا ئێستا ئێمە هیچ ئیش و کارێک و هیچ شتێکمان نەکردووە لە بەرەوەی فڕۆکەخانە نییە بە بۆ نێو ڤایرۆسەوە بەس هەندە تکتی تایبەتی هەندە فڕۆکەی تایبەتی لە ڕێگای حکوومەتی عێراقی و ئەو وڵاتانەی کە بە تەنسیق لەگەڵ یەکن ئینشاڵڵا لە مانجی حەوت بە پێوەی زانیارانەی کە ئەوروپا کردیتەوە و تورکیا کردیتەوە حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمیش بە تەمانە فڕۆکەخانە بکەنەوە. لە وڵاتانی پێشکەوتو ئێستا دەرگای فڕۆکەخانەکان کراوەتەوە بەڵام ڕێنمایی تایبەتی بۆ دەرچووە لێرە لە هەرێمی کوردستان بەڕاستی تا ئێستا با بڵێن هەوڵێکی جددی نەبووە لەوەی لایانی کەم بەپێی ڕێنمایی نوێ دەرگای فڕۆکەخانەکان بکرێتەوە دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ پلانی تایبەتی هەبێ بۆەوە چونکە مەسەلەی فڕۆکەخانەکان ئەمە بەڕاستی با بڵێن لایەنێکی گرنگی هەر وڵاتێکە. دوای ئەوەی چەند ڕۆژێکە دەرگای فڕۆکەخانەکانی ئەوروپا و ئاسیا و تورکیا کرانەوە و گەشتەکان دەستیان پێکردەوە ئێستا خاوەنی کۆمپانیاکانی گەشتیاری داوا دەکەن حکوومەتی هەرێمی عێراق ڕێکارەکانی کردنەوەی فڕۆکەخانەکان دەربکەن بۆ کردنەوەیان بە جۆرێک تێست و پشکنین بۆ گەشتیاران بکرێ و دڵنیایی وڵاتان بدا دەشڵێن بە پێی زانیاریەکان لە 2 ڕۆژی داهاتوو دەرگای کونسڵگەرەکانی فەڕەنسا و ئەڵمانیا وڵاتانی تر دەکرێنەوە بۆ داواکاری فیزا بەمەش دەکرێت بڵێن کۆمپانیاکان دەست بەکار دەکەنەوە. ئێمەوەمان پێ باشە گەشتە فڕۆکەکان دەست پێ بکاتەوە بڕیار وایە لە سەرەتای مانجی حەوت گەشتەکان دەست پێ بکاتەوە ئێستا لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا و ئاسیاوانە گەشتەکان دەستی پێکردەوە چونکە بەڕاستی ژیان ناوی ڕابوەستی ینی مانگەکە 2 مانگە کەس نازانی ئەو ڤایرۆسە هەتا چەند دەخایانی بۆیە پێمان باشە گەشتەکان دەست پێ بکاتەوە بەڵام بەڕێکارێکی جیاواز لەوەی کە پێشتر ئینجا فەحز بکرێت لە بۆ ئەو خەڵکانەی کە پێشەوەی گەشت دەکەن یان لە مەتارەکان با بڵێن تێستی خێرادا بندرێ ڕەپت تێستی پێدەرێن بۆی بتوانین دڵنیا ئەو وڵاتی کە سەفەری بۆ دەکەی دڵنیا بیەوە کەم نەخۆشە هەڵگەری ڤایرۆسە نیە بتوانانی بە ئاسانی بتوانین ئەگەر بە مەبەستی گەشتیان بە مەبەستی سەردانیان نەخۆشییان بازرگانیە بتوانین بچی گەشتەکەی خۆی بکە و بگەڕێتەوە. وەک شارەزانی بواری ئابووری دەڵێن کەرتی گەشت و گوزار و بواری فڕۆکەوانی و دەواازەکان بە بڕبڕی پشتی ئابووری هەر وڵاتێک هەژمارەکرێ لە داهاتوو ئاڵوگۆڕی بازرگانی بۆیە لە کاتی ئێستا و بەگرتنەبەری ڕێکارەکانی خۆپارێزی و ڕێنمایە تەندروستیەکان داوا دەکرێت هاوشێوەی وڵاتان ژیان ئاسایی بکرێتەوە و فڕۆکەخانەکان یارێم و عێراقیش بکرێنەوە. هەریات کەریم گەلی کوردستان هەولێر.